سلام علیکم ئازاوە شەویسا وێ مافرە بەوەش حاڵزان جارێتە ئامامێ خزمەت تا پەیزی نۆکردی و چاواچاما کە تەمام فۆتیەنێ حیف و خەسار بە تەمەنەکەیشمان مەزاناژ ئیسێ وە شەویسا ئینامی بیارێ ئینامی دوکان و وەساچۆمانی ئینامی خزمەت و کاک سەمەدینە کاک ئۆسا سەمەد ئامێنمی خزمەتش پێزی نۆکردی و چا واچاما کە عەرزم کردی دی فۆتیەنێ یعنی مەکری و واشێکیمان پێسا گرجارە عەرساکرد و فۆتیا پۆ کاتێ مشۆ وڵا وڵگەڵ مشۆ نیشارە بزمێشا و نازمێ فۆتیا و جیلی تازە شادێ باوە پی واچاو جارەتر بە تایبەتی سعیب هەرمانەکێمە پیشەگەرەکێمانی کە هەرمانە شاخەیاتین جارەتر وزاشۆ دەسێ و بەکارش باراوە وەشەویسا واچشە کە فۆتیە نەتاییسێ جارێ مەواچوش با پرسیار کردمی کاگۆسا سەمەدی بزانمی کاگۆسا سەمەد چێش فەرماوە کاگۆسا گیان پێ قەزابی قوربانێکیان خێر بێت یاخۆ چەمەکەم یاخوا وەش بیچەمەکە منەنی کاگۆسا گیان برای گۆرەنی کاگۆسا پارچە کە زیادن جەخماشەکەی بڕیش و فڕەش بڵێ چش بەنەماچمی ئێمە بە هۆرامی تۆ چش بەنەماچی پێسە خەیاتێ پەنش ماچمی سەرپارچێ ئانە کە زیاڵان و بڕمێنش پەنش ماچمی سەرپارچێ سەرپارچ تێدە سەڵەشەوە یعنی جەناب هەر پێسە ئەژنی هەر پێسەش نەوێ هەر پێسەش باوات لێ خەیاتان و دلێ هۆرامینە پەنش ماچە سەرپارچ زیاڵان و فڕەش بڵێمی دەسەڵەش و کاگۆسا سەمەدیان کاگۆسا سەمەدی وەشەویست فەرماوە سەرپارچە تەبان هەر کاگۆسا سەمەد نییە وێچم هەر پاسە واچێنێ بەڵام پێی زانیاری جەنابیتە پێی علمیتە با معلوماتە بۆ سروانەی ئێمە مەواچمێ سەرە پارچە بە هۆرامی ئۆسا قەدیمیەکێمە فەرماوانشا وەراڵێ سەرە پارچە نییە سەرە پارچە هۆرامی نیە ئەسڵ و هۆرامیەکەش چێشە وەراڵێنە جاوەروانەی ئۆسێکێمە خەیاتێکێمە خەڵکی تەرمانمەکان هەرمانۆ خەیاتی کەرا بە ئاگاشا چی واچێ بۆ نازافۆتی و چێو لای جایینەی واچە سەرە پارچە واچە وەراڵێ زاوڵەکەی ما و جیلەکەی تەراج گریمە فێری بیمێ وزمێشۆ دەسێ و بەکارش بارمێ و بێنێ واچە ئەسڵ ڕسەنەکەی وێمە کە وەراڵێ نەجارێت دەرماچیشۆ نەفۆتیۆ هێمەڵاوەرە ناتاوا بە مای سیفاڵەوەیان مێ بە جەنابی تا واچەوە مازیندەی کردێ بۆە سەبسکرایب و کەناڵەکەی تا ویر نەشۆ لایک و پەیلوای وێ تا بنویزدێ وەڵاش کردێ دلی یۆترین نەبایە و دەست و گر کەسێ و گر کەس وینۆش لەش تا ساغ بۆ شاندیشتێ